تا دێ پلەکانی گەرما بەرزتر دەبنەوە و گەڕەکەکانی هەولێریش تووشی بێئاوی زیاتر دەبن. هاوڵاتیەک ڕۆژانە بە ئۆتۆمبیلەکەی هەر خەریکی گواستنەوەی دەبەی ئاوە بۆ ماڵەکەی و دەڵێت توانای کڕینی ئاوم نییە. ڕۆژە 3 وەز بدەم لە ئاوی 4 وەز بە 3 وەز بدەم لە بۆ مبەردەی ئەگەر نامبەردە ئیش ناکات ئاومان نییە لە بۆ مبەردە سڕەشمانە 48 ساعت سڕەمانە ئاومان ناگاتی ئاومان ناگات 48 ساعت سڕەمانە دوو شەو و دوو ڕۆژ سڕەمانە نامانگاتی یان دەبی بیکڕی یان دەبی ئاوی یان دەبی بکڕم یان دەبی بەدە ببینم کەم دەرامەتم پێم ناکڕم مەزبورم بەدە ببینم ببم لە مبەردەی کەم و لەبەردانش. بێئاوی گەڕەکەکانی هەولێر خەڵکی بێزار کردووە و داد و بێدادیانە و ناچارن بەم بارودۆخە سەختە داراییەش کە بۆیان دروست کراوە ئاو بکڕن. لەو بەرەی ئاو کەمە جاروێ 4 ڕۆژ 5 ڕۆژ جارێک ئاو دێ 3 ڕۆژ 4 ڕۆژ ئاو دێ. ئاوی دەکڕی؟ ئەرەوەڵە دەکڕمە من جاروێگە 2 ڕۆژ ئاو نێتە ئەم دەبی تەنچی ئاوشی بکڕم 2 تەنچی ئاوی بکڕم تەنچی بە 10,000 ئاوتان خراپ بەخوای هاوینان هەموو ساری هاوینان ئەو هەیە. گرفتی ئاوی هەولێر چارەسەر دەکات. پارێزگاری هەولێریش دەڵێت لەگەڵ تەواوبوونی پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرا کێشەی کەماوی لە هەولێر چارەسەر دەبێت. مانجی 7 و 8 مان تا ڕادەیەک بە زەحمەتەوە لە پێشە بەڵام لە مانجی 7 و کۆتایی مانجی 7 کە هێڵی یەکەمی فریاگوزاری دەست بەکار کرا و ئاو گەیشتە ماڵان و بەتاکید دەکەوینە خۆناغێکی دیکە بەڵام لە دوای مانجی 8 شەوە کە گرفتە فەنیەکانی دیکەش چارەسەر دەبن وە لە کۆتایی ئەو ساڵیشدا ئیشاڵە لە بۆ دوورمەودا کێشەی ئاوی هەولێر چارەسەر دەبیتن. کێشەی بێئاوی تەنجی بە هاوڵاتیان هەڵچنیوە و گەڕەکەکانی شاری هەولێر ساڵانە لە وەرزی هاویندا دووچاری بێئاوی دەبنەوە. ئەم ساڵیش بۆ هاوڵاتیانی شارەکە هاوینێکی قورس دەبێت. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.